بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 237. بیر بکە و گفتوگۆ بکە پرسیاری ژمارەیەک بەرامبەر بکە و جیا بکەوە لە نێوان ئەو دوو یاسایە کە بەکاریان دەینی بۆ دیتنەوەی چێوەی بازنە. ئەم دەبی بزانم بازنە شێوەکەی کووە و چێوە مانای چییە. چێوە ئەو هێڵەیە کە بە دەوری بازنەکەی دەسوڕێتەوە، ئەو هێڵە سۆرە ناوی چێوەیە. تیرە مانای چییە؟ ئەو هێڵە شینە کە بە چەقی بازنەکەیدا دەڕوات. چەق واتە ناوە ڕاست. نیوە تیرە واتە نیوەی تیرە. تیرەکەی بکەمە دوو بەش، یەک بەشی ناوی نیوە تیرەیە، ئەو هێڵە کەسکە. هەر هێڵک لە چەقی بازنەی هەتا سەرچێوەی بازنەی ناوی نیوە تیرەیە. نیوە تیرە هەر لە ناوەکەیڕا نیوەی تیرەیە. تیرە دوو ئەوەندەی نیوە تیرەیە. ئەو دوو یاسایی کە بەکاری دەینم لۆ دیتنەوەی چێوەی بازنە، ئەو یاسایە چ واتە چێوە یەکسانە بە ئەگەر هاتوو لە پرسیارەکە تیرە هەبوو، تیرەکەی دادەنێم و لێکی دەدەم لەگەڵ ڕێژەی نەگۆڕ. ڕێژەی نەگۆڕ هیچ کات ناگۆڕدرێ، ڕێژەکە یان ژمارەکە ئەوها دەنووسرێ یان دەنووسرێ 3-4 یان وەکو کەرد دەنووسرێ 22-7 یان دەنووسرێ وەکو پیت. ئەو پیتە پیتی هەندێک کەس پێی دەرێن پای، هەندێک کەس پی. ئەو پیتە، بەڵام ئەو پیتە تەنیا لۆ نووسینە، پاشان وەری دەجێڕین دەیکەینە ژمارە 3-4 یان 22/7. ئەوە یاسا و ڕێسای یەکەم ئەگەر هاتوو تیرەم هەبوو لە پرسیارەکە. ئەگەر هاتوو تیرە نەبوو، لە جیاتی تیرەی نیوە تیرە هەبوو، کەواتە ئەگەر نیوە تیرە هەبوو دەبی پێشی نیوە تیرەی ژمارە 2 بنووسم، واتە نیوە تیرەکەی بکەمە تیرە، لێکی دەم لەگەڵ 2 جاران نیوە تیرە، ئەو جا لێکی دەم لەگەڵ 22/7 یان 3/4. ئەوە دوو یاسایەکەیە. ئەگەر تیرە هەبوو یەکسەر لێکدانە لەگەڵ 22/7. ئەگەر نەبوو نیوە تیرە هەبوو، یەکەم جار لێکی دەین لەگەڵ ژمارە 2، ئەو جا لێکی دەین لەگەڵ 22/7. ئەوەی ڕاستی بی تەنیا یەک یاسایە، چونکە هیچ پێویست ناکە بە دوو یاسا ناوی نین. ئەگەر نیوە تیرەمان هەبوو، یەکەم جار لێکمان دەدا لەگەڵ 2 کە دەبووە تیرە، ئەو جا یاسایەکەم بەکاردەهێنا. بەڵام لێرە ناوی لێ دەنێن دوو یاسا، لەبەر هەندێ ئەمنیش بەو جۆرەی ڕوونی دەکەمەوە. پرسیاری ژمارە 22/7 لەسەر شێوەی ژمارەی دەی نزیک کرابێتەوە بۆ نزیکترین بەش لە 100. چۆن وەڵامەکەت بەراورد دەکەی لەگەڵ 3/4. پرسیارێکی زۆر بێمانایە، بەخۆشیان نازانن چیان نووسیە، بەڵام ئەوەی ڕاستی بی ئەو ژمارە هەمان ئەو ژمارەیە. یەک شتە لە کاتی دابەشکردنی 22/7 3/4 بێگومان ژمارەکە هیچ کۆتایی نایە لە کاتی دابەشکردن، بەڵام تەنیا دوو ژمارەی دەیی دەنووسین لۆ ئاسانکاری. ئەمن هەر لۆ ئەوەی پرسیارەکەی شیکارکەم لێرە دابەشکردنەکەم کردیا وەکو دەبینین هیچ کات کۆتایی نایە، بەڵام لێرە ئەمە تەنیا ئێرە وەردەگرین 3/4 لۆ ئاسانکاری بە نزیکەی. لە یاسایەکەی چ بنووسی 3/4 چ بنووسی 22/7 بە کەیفی خۆت. ئێستا دەینە لای
چێوەی بازنە ببینەوە وە لە جیاتی ئەو پیتە پای یان پی یان ڕێژەی نەگۆڕ سێ فاریزە چاردە یان 22 لەسەر هەفتی دانێ. وەڵامەکەشت نزیکەوە بۆ نزیکترین ژمارەی سروشتی، واتە ئەگەر وەڵامەکە ژمارە چی دەیی بوو یان کرد بوو بیکە ژمارەی سروشتی نێزی چی بکەوە. ئێستا پرسیاری ژمارە 3 تەمەشا دەکەم لێرە چم هەیە، تیرەم هەیە، ئەوە تا هەمووی هەیە 5 مەترە. چێوەکەی دەبینمەوە تەنیا ئەو تیرەی دەینم، ئەو 5ەی لێچی دەدەم زەڕبی دەکەم لەگەڵ 3 فاریزە چاردە، تەنیا ئەوەندە. چێوەی بازنە دەکات تیرە جاران ڕێژەی نەگۆڕ 5 جاران 3 فاریزە چاردە. هەموو کەس دەبی بزانی لێک دەدا 5 جاران 4 20، 5 جاران 1 5، 2 7، 5 جاران 3 15، کردیە 15 فاریزە 7. بەڵام چونکە نووسرابوو نزیکیکەوە لۆ نزیکترین ژمارەی سروشتی و لەبەر ئەوەی 7 لێرە ژمارەی گەورەیە لە 5 یان لە 5 گەورەترە، کەواتە دەکاتە نزیکەی 16 مەتر. نابی ئەوها ئەو وەڵامەی پێشکەشی مامۆستایەکەم بکەم چونکە نووسرایە نزیکیکەوە. ئێستا دێمە لای پرسیاری 4. تیرەم هەیە بە هەمان شێوە، ئەو تیرەیەم هەیە، چێوەکەی دەبینمەوە، واتە دەزانم لێرە هەتا ئێرە ئەو هێڵە هەمووی چەندە، یاسایەکە هەیە، تیرەکەی دەینم لێچی دەم لەگەڵ ئەو جارەی با لێچی دەم لەگەڵ 22 لەسەر 7، هیچ کێشە نییە لەگەڵ لێچی دەدەم. ژمارەی 3 لەسەر 8 ژمارەی کەرددارە، دەیکەمە کەرتەکی ئاسایی بەو جۆرەی 4 جاران 8 32، 32 کۆ 3 35 دابەش 8، پاشان لێکی دەم لەگەڵ 22 لەسەر 7. کورتکردنەوە هەیە لە مابەینی 7 و 35. 35 دابەشی 7 بکەم دەکاتە 5 لێرە دەمینێتەوە 5 لەو سەرەوەی لەو هەفتەی هیچ نامینێتەوە تەنیا 1، کاتە پێویست ناکە بنووسم. 22 لەگەڵ 8 کورتکردنەوە هەیە لەسەر 2، 22کە دەبیتە 11، 8کەش دەکاتە 4. ئێستا چی دیکە؟ کورتکردنەوە نییە، 5 دەینم لێکی دەم لەگەڵ 11 دەکا 55، 55 دابەش 4، 5 دابەش 4 1 دەمینێتەوە 15 دابەش 4 3، 3 جاران 4 12 و دەمینێتەوە 3 لە 4. 3 لە 4 ژمارە چی؟ واتە ئەگەر وەکو ژمارەی دەیی بنووسم یەکسان دەبی بە 13.75 لە 100. بەڵام چونکە نووسرابوو نێزیکیکەوە، کاتە نێزیشی دەکەمەوە دەیکەمە نزیکەی 14 ملیمەتر. نزیکەی 14 ملیمەتر. پرسیاری 5 لێرە ئەمن تیرەم نییە، وەکو دەبینین تەنیا نیوەی تیرەم هەیە. ئەوجا ئەمن لێرە سەربەستم، پێش ئەوەی یاسایەکەی بنووسم دەتوانم ئەو نیوە تیرەی لێک دەم لەگەڵ 2 یان کۆی کەمەوە لەگەڵ خۆی 1.9 کۆ 1.9 دەبیتە تیرە، دەبیتە هەمووی، ئەو کاتی دایدەنێم لێکی دەم لەگەڵ 22 لەسەر 7. بەڵام دەتوانم بنووسم چێوەی بازنە دەکاتە 2 جاران نیوە تیرە و جاران ڕێژەی نەگۆڕ، هیچ کێشە نییە. ئەوجە 2 جاران 1.9 جاران 3 فاریزە 14، 2 جاران 1.9 دەکا 3 فاریزە 8، ئەوجە لێکی دەم لەگەڵ 3 فاریزە 14. لێکدانی 3 فاریزە 8 لەگەڵ 3 فاریزە 14 کردیە 11 و 932،
بەڵام چونکە نووسرابوو نزیکی کەمەوە لە کاتی نزیکردنەوە ژمارەکە دەبیتە 12 سانتیمەتر. 12 سانتیمەتر. بە هەمان شێوە پرسیارەکانیدی لەو پرسیارانە ئاسانتر نییە. ئەگەر نیوەتیرە هەبوو، نیوەتیرەکەی لێک دەدەم لەگەڵ 2 ئەو جەپاشی لێکدان لێکی دەم لەگەڵ ڕێژەی نەگۆڕ کاتە 12 و 9 جاران 2 ئەو جارانی 3 فاریزە 4دا چێوەکە دەردەچی. هەروەها پرسیاری 9 تیرەیە، یەکسەر 8 و 6 لێک دەدرێ لەگەڵ 3 فاریزە 4دا چێوەکە دەردەچی، چونکە لێرە تیرە هەیە. ئەگەر تیرە هەبوو یەکسەر لێک دەدرێ لەگەڵ ڕێژەی نەگۆڕ. ئەگەر نیوەتیرە هەبوو لێک دەدرێ لەگەڵ 2 ئەو ئەگەر نیوەتیرە هەبوو ئەو ژمارەیە جارانی 2 دەکرێ، ئەو جارانی 3 فاریزە 4دا یان 22 لەسەر 7. هیچ کێشە نییە. لێرەش نیوەتیرە هەیە، جاران 2 ئەو جاران 22 لەسەر 7. لێرە تیرە، یەکسەر زەڕبی 22 لەسەر 7. هیچ زەحمەت نییە ئەو پرسیارانە دەربارەی چێوەی بازنە. ئێستا چێوەی بازنەکە ببینەوە و لە جیاتی ڕێژەی نەگۆڕ 3 فاریزە 4دا یان 22 لەسەر 7 دانێ و وەڵامەکەت بۆ نزیکترین ژمارەی سروشتی نزیک بکەوە. لێرە ئەمن تیرەم هەیە، 4دەیە، یەکسەر لێکی دەم لەگەڵ 22 لەسەر 7. هەندێک جار ئاسانترە لێکی دەی لەگەڵ 22 لەسەر 7 نەک 3 فاریزە 4دا لۆ، چونکە لێرە 4دەکە کورت دەکرێتەوە لەگەڵ 7ەکەی. زۆر بە ئاسانی دەتوانم لێکدانەکەی بکەم. 4 دابەش 7 دەکات 2، دووش جارانی 22 دەکەم دەکات 44 مەتر. زۆر بە ئاسانی. بەڵام ئەگەر 4دەم هینا با لێکمدا با لەگەڵ 3 فاریزە 4دا ئیشەکە زۆر ئاسان نەدەبوو وەکو ئێستا. لەبەر هەندێک جار تەمەشاکە بزانە چ ژمارەکەت هەیە، کەی جارانی 3 فاریزە 4دەی دەکەی و کەی جارانی 22 لەسەر 7 دەکەی. لۆ ئاسانکاری لێرە 6.5 جارانی 22 لەسەر 7، 6.5 واتە 13 لەسەر 2 جارانی 22 لەسەر 7. 22 دووەکە کورت دەکرێنەوە، لێرە دەبیتە 11، لێرەش دەبیتە 1. ئەو 13 جاران 11 دابەش 7 ئەوەی دەهێڵمەوە خوێندکاران شیکاری بکەن، چونکە تەنیا لێکدان و دابەشە. ئەمنی شوانەکی زۆرم دروست کردیە لەسەر لێکدان و دابەش. لێرە پێویست ناکە دانیشم یەک لێکدان و دابەشی بکەم. لێرەش نیوەتیرە هەیە، یەکەم جار لێک دەدرێ لەگەڵ 2، ئەو جار لێک دەدرێ لەگەڵ 22 لەسەر 7 و بزانە دەکاتە چەند. کەواتە ئەگەر نیوەتیرە هەبوو لێکی دە لەگەڵ 2، ئەو جە لێکی دە لەگەڵ 22 لەسەر 7 یان 3 فاریزە 4دا. ئەگەر تیرە هەبوو یەکسەر لێکی دا لەگەڵ 22 لەسەر 7. لێرە نیوەتیرە هەیە، کەواتە پێش هەموو شتێک لێکدان لەگەڵ 2، ئەو جا لێکدان لەگەڵ 3 فاریزە 4دا دەردەچی چێوەی بازنەکە بە سانتیمەتر. زۆر گرنگە. لێرە نیوەتیرە، کەواتە لێکی دە لەگەڵ 2، ئەو جا لەگەڵ 3 فاریزە 4دا. ئیدی پێی ناوێ ئەمن ئەو پرسیارانە هەمووی چاکەم دێمە لای پرسیاری 24. لە وێنەکەی بەرامبەر بازنەیەک لە ناو 4 گۆشەکەدایە کە درێژی لایەکی 4 گۆشەکە 3.5 سانتیمەترە. چێوەی بازنەکە چەندە بە نزیکراوەی بۆ نزیکترین ژمارەی سروشتی؟ چونکە درێژی لایەکی 4 گۆشەکە 3.5، کەواتە تیرەی بازنەکەش 3.5.
زۆر دیارە. تیرەکەش 3.5 چونکە تیرەکە هەمووی گرتیتەوە، کاتە ئەمن دیسان چێوەی بازنە یەکسانە بە تیرە جاران ڕێژەی نەگۆڕ. تیرەکە 3.5 ڕێژەی نەگۆڕ 22 لەسەر 7 7 و 3.5 دەتوانم کورتکردنەوە هەبی، لێرە دەکاتە 0.5 0.5 لێک دەدەم لەگەڵ 22 یەکسان دەبی بە 11 سەنتیمەتر. 11 سەنتیمەتر چێوەی ئەو بازنەیە، واتە لێرە ئەو چێوەیە ئەو هێڵەی دەوری بازنەکەیدایە. ئەو پرسیارانە ڕەنگە تۆزێک ئاسان نەبن، هەرچەندە زۆریش دەتوانین فێربین نیوەتیرەی بازنەیەک ببینەوە ئەگەر چێوەکەی بزانی. لێرە چێوەکەی دەزانم، بازنەکەم هەیە، چێوەکەی دەزانم، نیوەتیرەکەی کو دەبینمەوە. ئەمن یەکەم جار تیرەکەی دەبینمەوە، کارم بە نیوەتیرەی نییە، با تیرەکەی ببینمەوە. ئەمن دەزانم چێوەی بازنە دەکاتە تیرە جاران ڕێژەی نەگۆڕ. لە جیاتی چێوەی ئەو ژمارەی دادەنێم لە ژێر چێوە، واتە هاوکێشەیەک دروست دەکەم. لە جیاتی تیرە پیتەکەی دەهێڵمەوە، لە جیاتی ڕێژەی نەگۆڕ 3 فاریزە 14 دەنووسم. ئەو جا لۆ ئەوەی بتوانم هاوکێشەیەشی کارکەم، دەبی ئەمن ئەو پیتە بە تەنیا بمینێتەوە، هەردوو لای هاوکێشەکە دابەشی 3 فاریزە 14 بکەم. لێرە 3 فاریزە 14 دابەش 3 فاریزە 14 بیتە یەک، تەنیا تیرەکە دەمینێتەوە، لە لایەکەی دی 28 و 26 دابەش 3 فاریزە 14 کردیە 9. بەڵام تیرەی لە من ناوێ، نیوە تیرەی دەوێت، کەواتە تیرەکەی دەینم دابەشی 2 دەکەم، 9 دابەشی 2 دەکەم، نیوە تیرە دەبیتە 4 فاریزە 5 ملیمەتر، کەواتە نیوە تیرە یەکسانە بە 4.5 ملیمەتر. واتە ئەگەر هاتوو چێوەت هەبوو باسی تیرە و نیوە تیرەت لەگەڵ کرا، تەنیا چێوەکەی بینە، دابەشی ڕێژەی نەگۆڕی بکە، تیرەکە دەردەچی. پاشان تیرەکەی بینە، دابەشی 2 بکە، نیوە تیرەش دەردەچی. زۆر ئاسانە. واتە ئەگەر هاتوو نەتزانی هاوکێشە دروستکەی، تەنیا چێوەکەی بینە، دابەشی ڕێژەی نەگۆڕی بکە. تەنیا دابەشە چێوەکە دابەش ڕێژەی نەگۆڕ، تیرە دەردەچی. نیوە تیرەیان لێویستی، تیرەکەی بینە، دابەشی 2 بکە، هەموو جارێ دابەش 2. ئەوجە نیوە تیرەکە دەردەچی لێرە، کە دەکاتە 7.5، نیوە تیرە یەکسانە بە 7.5 مەتر. پرسیاری 27 بە هەمان شێوە تیرەکە دەرچوو 18 و 6 دابەشی 2 دەکەین، نیوە تیرە دەکا 9 فاریزە 3 سەنتیمەتر. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 237 دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.